پرۆژەی دووسایدی چوارقوڕنا دووکانە زیاتر لە 11 ساڵە دەست کراوە بە جێبەجێکردنی و هێشتا تەواو نەکراوە و بە نیوەچەڵی ماوەتەوە. هاوڵاتیان و شۆفێران دەڵێن سەریان لێ شێواوە و نازانێن چۆن ڕێ بکەن، بەشێکی دووساییدە و بەشێکی یەکساییدە، بە هەردوو سایدەکەشدا چوون و هاتن هەیە. بەو هۆیەوە تووشی گرفت بوون و چەند جاریش بووەتە هۆی ڕووداوی هاتوچۆ. زۆر سەیرە کارەساتی زۆر سەیری تێدا ڕوودەدا. ئێستا ئەو جادا نازانی بۆ کامە سایدە، هەردووشی ینی چوون و هاتنی تێدایە، لۆفەشی تێدایە، نە هیچ ئاماژە و نە هیچ شتێک تێدایە. ئەوجا ڕۆخی قیرەکان زۆر بەرزە. ئەگە بۆ خۆت تەماشا ئاماژەش پێ بدەی لەوانەیە 40 سانتیم بەرزە، عەدنا غەڵەت بکەی بەربیەوە وەرگەڕاوی نەخێر. ئێستا دوێ نێوارێت لە لۆفەی بادەوان هەلەسەر ئەو جادەی تازەی حادیسەک ببوو. هاوکاریمانێ ئەم جادە چا بکرێت چەند ساڵەکە ئەم جادە دە 12 ساڵە ئەو عەزەکەوێت. ئێرە هەمووی بە پینە چاکرێ، کاکە تۆ جادە چوون بە پینە چاکرێ، شوێنەکەت بۆ چاکە ساڵێک نابە. ئەستا ئەوە لاتر خۆ ساڵەکە بێ هەموو پینەکە ڕۆژە دیسان چاکە کرد. بەڕێوبەری ڕێگاوبانی ڕاپەڕینیش دەڵێت ئەو بەشەی پرۆژەکە کە کەوتووەتە سنووری ئەوانەوە بەشی زۆری تەواو بووە و ئەو بەشەی کەماویشە لە ئێستادا بەهۆی نەبوونی نەختینە کارکردن تیایدا وەستاوە. پرۆژەی دوکان چوارقوڕنە لە 3 قۆناغ پێکاتەوە. قۆناغی یەکەمیان ئەوەی کە پەیوەندی بە بەڕێبەرایەتیەوەمانەوە هەیە لە چوارقوڕنەوە هەتاک و هیزۆپە. ئێمە دیارە نزیکەی 195 پرۆژەکەمان تەواو کردووە و لەوێەوە پەیوەندی بە ڕێگەوبانی سلێمانیەوە هەیە. زۆر زانیاریم نییە لەسەری، بەڵام ئەوەی ئێمە تەنها 105 ماوە بەهۆی نەبوونی پارەی نەختینە لە ئێستادا پرۆژەکە نەتوانراوە ئەو بڕگەی کە ماوە کە بریتە لە گاردڕێل و تەختیت و نیشانەکانی هاتوچۆ تەواو بکرێ. بۆ هیواین کە ئەمساڵ بتوانین لە هەوڵداینێ بۆی لە چەند مانجی داهاتوو جارێک کە پرۆژەکە دەست پێ بکەینەوە سەرجەم بڕگەکان تەواو بکەین. پرۆژەی دووسایدی دووکان چوارقوڕنە لە 2012ەوە دەست کراوە بە جێبەجێکردنی و بەشێکی پرۆژەکە ڕێگاوبانی ڕاپەڕین جێبەجێ کردووە و دەڵێن بەشی هەرە زۆری تەواو بووە، بەشەکەی تریشی سەر بە ڕێگاوبانی سلێمانیە و تەنیا لە 140 پرۆژەکە تەواو کراوە و بە نیوەچەڵی ماوەتەوە. دیاریش نییە دوای 11 ساڵ لە دەستپێکردنی بە چەند ساڵی دیکە تەواو دەکرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.